دەمانەوێت بزانین ئەو شەپۆلە بارانبارنی کە ناوچەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە بە دیاریکراوی ئەو بارانبارینە بەخڕە لە چ ناوچەیەکی هەرێمی کوردستان دەبێت واروها پێشبینیەکان بۆ بەردەوامی بارانبارین لە مانگی 4 و هەروەها مانگی 5 چیمان پێدەڵێ. محەممەد کەمال شارزای بواری کەشناسی ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبێت. کاک محەممەد سڵاوت لێبێ. دیارە ئەو پێشبینیانی بۆ هاتنی شەپۆلێکی بارانبارین ناوچەکانی هەرێمی کوردستان هەیە بە جۆرێک ئامادەکاری بۆ کراوە کە بارانبارینەکە پێشبینی دەکرێت بارانبارینێکی بەخۆر بێ. بارانبارینەکە دەکرێت بڵێ بارانبارینێکی بەخۆڕە ئەگەری دروستبوونی لافاو هەیە؟ سڵاتان لەبێت نیوەڕۆتان باش. دیارە بڵێ لە پێشبینەکەین لە سبەی شەوی سێشەمەوە شەپۆلێکی بەهێزی بارانبارین کە سەرچاوی دەریای سوور و دەریای ناوەڕاستە ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. هەڵبەتە سەرەتاش بە بارانێکی ئاسایی سەرەتایی دەست پێکات و چەقی بەهێزی شەپۆلەکە کەوێتە ڕۆژی چوارشەمەوە بە دیاریکراویش ئێوارەی ڕۆژی چوارشەمە و شەوی چوارشەمە لەسەر پێنجشەمەوە هەندێک کاتی تاقی سبەینی ڕۆژی پێنجشەمەش کاریگەری شەپۆلەکە هەر بە بەهێزی لەسەر هەرێمی کوردستان ئەمێنێتەوە بەهۆی مزنبوونی پەستان بۆ خوار 1005 HP واتە مەلیبار واکات کە هەورەکان زیاتر نزم ببنەوە چڕ ببنەوە و لە هەندێک ناوچەی دیاریکراویش هەوری سوپرسێل دروستە بێت کە هەوری سوپرسێل هەورێکی هەم نزم و هەم چالاکە و لە ماوەیەکی زۆر کەمدا بڕێکی زۆر باران لەگەڵ خۆیان بارێنێ. ئەمەش بێگومان ئەبێتە هۆی ئەوەی کە ئاسی ئاو لە سنتەری شارەکان بە تایبەت شوێنانەی کە ئاوەڕۆی خراپە و نزمن ئاسی ئاو بەرز بێتەوە و لەسەر چەم و دۆڵە نزمایەکانیش لافاوی کتوپڕی لە ناکاوی زۆر دروست ئەبێت. هەڵبەتە زیاتر ئەمەش ئەم حاڵەتە ئەکەوێتە کاتەکانی نێوان دوای نیوەڕۆی ڕۆژی چوارشەمە و هەروەها شەوی چوارشەمە لەسەر پێنجشەمە. بەڵێ کاک محەممەد بە دیاریکراوی بە پێ و پێشبینیانی کە کراوە بارانبارینی بەخۆر ئەم شەپۆلە بارانبارنی کە ناوچەکانی هەرێمی کوردستان ئەمجار دەگرێتەوە بارانبارینی بەخۆر بە دیاریکراوی لە کام ناوچە دەبێت؟ بەگشتی لە سەررجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بڕێکی زۆر باش باران ئەبارێت واتە لە هەندێک کەمترین ڕێژەکە تۆمار لەسەر نەخشەکان کە دەرکەوتەوە وەکو لێکدانەوە کەمترین ڕێژە 40 ملیمەوە زۆرترین ڕێژەش لێوان لە نێوان 125 تا 130 ملیم بارانە بێت و بە دیاریکراویش ئەم بارانە زیاتر لەسەر ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک و هەردوو ئیدارەی سۆران و ئیدارەی ڕاپەڕینە بێت واتە لەم ناوچانە پێشبینیەکەین بڕێکی زۆر باش باران ببارێت. لە هەندێک تاوە بارانەکان کە دێن بارانبارینی بەخڕ و هەڵگری تەرزەن و لەگەڵ ڕوودانی هەورە ترشقەی تند و لەگەڵیشیدا خێرای با چالاکە بێت واتە ئەبێتە باو باران. هەڵبەتە ناوچەکانی هەڵەبجە کەرکوو گەرمیان و تەواوی قەزاوناحیەکانی دەوروبەری ئەم ناوچانەش پێشبینی بارانی زۆر باشەکرێت بەڵام وەکو زۆرترین ڕێژە لەو ناوچانەی کە ئێستا ناوم بردن تۆمارەکرێت و بەرزبوونەوەی ئاستی ئاو لا فاوەکانیش هەر لەو ناوچانەوە زیاتر ئەگەری ڕوودانی هەیە. بەڵێ کاک محەممەد ئەم شەپۆلە بارانبارینە دەکرێت بڵێن شەپۆلی کۆتایی بارانبارینە بۆ ئەم ساڵ یاخود مانگی 4 و ئەم چەند ڕۆژەی کە لە مانگی 4 ماوە لەگەڵ مانگی 5 پێشبینی بەردەوامی بارانبارین هەیە؟ ئەوەی کە لێکدانەوەمان بۆ کردو ئەوەی کە شیکاریمان بۆ کردو لەسەر نەخشەکانی کەشوهەوە نەخێرشتا باران کۆتایی پێ نهاتووە. مانگی 4ش مانگێکی پڕبارانە واتە لەسەر و یاسی نۆرماڵە بێت مانگی 4 پێشبینەکەین لە دوای ئەم شەپۆلەوە کە کۆتایی ئەم شەپۆلەکەوێتە ڕۆژی هەینیەوەش کۆتاییەکەی کۆتایی پێدێ بۆ ماوەیەکەش ئاسایە بێت. ئەگەرێک هەیە لە جەژنی ڕەمەزان یاخود چەند ڕۆژێک دوای جەژن شەپۆلێکی تری باشی بارانباری ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە ئەوەی کە لەسەر نەخشەکان دەرکەوتووە تاوەکو کۆتاییەکانی مانگی 4ش باراناویە و بەپێی لەکدانەوەکان کە کردومانە بۆ داهاتوو پێشبینیەکەن کە مانگی 5ش بە هەمان شێوە بارانی تێدا بێت تاوەکو 15 ئەگەری بارانبارین هەیە لە دوای ئەو وادەیەوە کۆتایی بە وەرزی بارانبارینی ئەم ساڵ 2022-2023 دێت. بەڵێ محەممەد کەمال سپاس بۆ ڕوونکردنەوەکانت کە بەڕێستاوەکو شارەزای بواری کەشناسی لە هەواڵەکانی کەشوها لەگەڵمان